سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، خۆشحاڵین لەوەی کە بە بەشی دوومی بەرنمەیەکی تایبەت هاتوینەتەوە خزمەتتان کە تاوتۆکردنی باسی بەرەو پێشچوونی کۆنگرەی هەژدەی کۆمەڵە بوو. ئازیزان هەروەک باسیشمان کرد کمیتەی ناوەندی کۆمەڵە بڕیاری گرتنی کۆنگرەی هەژدەی کۆمەڵی پەسەند کرد. پێمان باش بوو بۆ بەرنمەی ئەمڕۆژمان ئەم بابەتە قسە و باسی لەسەر بکەین لەگەڵ هاوڕێ جەماڵ بزۆرپور ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کە بزانین بۆ پاشماوەیەکی دوور و درێژ سەرنجام کمیتەی ناوەندی کۆمەڵە هاتە سەر ئەم بڕیارە. ئێمە لە بەشی یەکەمدا باسمان لەوە کرد کە ئینتزار چییە لە گرتنی کۆنگرە، باسمان کرد کە ضرورەتی کۆنگرە چییە، باسمان لە ئەوەی کە فاصلەی نێوان کۆنگرەی هەفتە و هەژدەی کۆمەڵە بۆچی ئەوەندە توولی کێشاوە لەسەر وەختی خۆی نەگیرە، هۆکارەکەی چی بوو. باسمان لەوە کرد کە کۆنگرەی حیزب بۆ ناگیرێت، باسمان لەوە کرد کە حتا کمیتەی دەرەوەی خارج کمیتەی کە بڕیارێکیدا لەسەر ئەوەی کە ئەگەر دوای 3 مانگ پاش لە بەڕێوەچوونی کۆنفرانس دەبێت کۆنگرەی حیزب بگیرەوە، گەر نەگیرێ دەتوانن ڕفیقانی هاوڕێیانی ئەندامی حیزب بڕیار لەسەر کۆنگرەی حیزب بدەن. باسمان لە زۆر شتێکی کە کرد کە لایەنێک اختلافی سیاسی هەیە، ئەم اختلافی سیاسیانە کە عادیە بۆچی ئاوا کەوتۆتە قەیران و جیابوونەوە. ئێمە لە بەشی دووهەمدا لە خزمەت کاک جەماڵ بزۆرپوردان کە پرسیاری ئەوەڵی کاک جەماڵیش ئەوەیە کە ڕاشکاوانە سریەک پرسیار هەیە کە دەڵەنگۆیە کۆمەڵە بەرەیەکی کە پێک دێنێت. با لە پێشدا بچین بۆ لای کاک جەماڵ و بە خێراتنی بکەین. کاک جەماڵ زۆر سپاس بۆی کە دیسان بەشداری لەم بەرنامەیەدا کرد. زۆر سپاس بۆیەوە قوربانیش بۆ بینەرانی عەزیزی و بەرنامەیە. زۆر سپاس. کاک جەماڵ من باسم کرد لە بەشیەوەڵدا قسە و باسەکە چی بوو. پێم خۆشە ڕاشکاوانە جوابی پرسیارێکم بدەیەوە، قسە لەسەر بەرەی کۆمەڵە دەکرێت، ئێوە نەزەرتان چییە؟ ئەو قسەی ئێمە نییە، قسەی هاوڕانی ترە لە جەریانەتی تردا قسەکەم، قسەی ئێمە نییە. بەڵام ئەگەر ئەو مەسئلەیش مەترح کراوە و گویا تەمایلێکیش لە ناو ئێمەدا هەیە، من نەمدیوە ڕاستەکەی، شتی وام نەدیوە. خۆ بەحاڵ ئەو ڕەفیقانە لە جەریاناتی تر نەزەری خۆیانە دەن و بەحسی خۆیان دەکەن لەسەر بەرەو شکاڵێکی نییە نەزەری تر. بەڵام ئەوە ببێ بە گەڵاڵەیەک، ببێ بە بیرۆکەیەک لە نێو ئێمەدا، من تا ئێستا نەمدیوە ڕاستەکەی. دلیلەکەیشی چییە؟ کاک ئەمیر، سیاستمان ڕۆشنە بەو لە حازەوە ئێمە زۆر لە مێژە سیاستمان بەو لە حازەوە ڕۆشنە. بە بڕوای ئێمە قسەکردن لە بەرە چ بەرەی کۆمەڵە چ بەرەی کوردستان نە عەیبە نە ئیرادە، بەڵام دەبێ شرایطی تایبەتی خۆی هەبێت. تا ئەو شرایطە سیاسیە کۆمەڵایەتی تێدا فراهەم نەبێت، ئەوە لە سەتی قسەدا دەمێنێتەوە و زۆر کاریگەری نابێت. کۆمەڵە هەل بەنامێ پێشوش بوو باسم کرد، هەر لە سەرەتای دەست بەکارکردنیەوە تەلاش بۆ نوعێک هاوکاریکردن لەگەڵ ئەحزابی مەوجود لە کوردستانە لە بەرنامەیدا بووە کە ئاکامی ئەم هاوکاریکردنانە نە چاوەڕوان ڕاگرتن، نە ماتڵکردن، نە منفعلکردن، بەڵکو بەهێزکردنی بزوتەوەی شۆڕشگەرانی کوردستان بێت. بەنابەرئین وەختێکیان باسی مەسئلەی بەرە دێتە بەرەوە، ئێمە دەزانین لەگەڵ ئەحزابی تر بیرۆبۆچوونی جیاوازمان هەیە، بەرنامەی جیاوازمان هەیە، باوەسفی ئەوانە هاوکاری دەکەین. وەوتم لە شرایطێکی تایبەتیشدا مەسئلەی بەرە کە جواب بەو نیازە بداتەوە نابێت وەکو شتێکی گویا مەسەلەن زۆر عەیب و ئیرادە باسی لەسەر بکرێت. بەڵام وەختارێکیان دەین دەڵێن بەرە دروست دەکەین، بەرە بوو چی دروست دەکەین؟ بۆ ئەوەی کە بزوتنەوەی شۆڕشگەرانی کوردستان هێندە خاڵی هاوبەش هەیە، وانە ئەم خاڵە هاوبەشانە وادار دەکات کە ئێمە پێکەوە هێندێک هاوکاری بکەین لە بەرەیەکدا بۆ ئەوەی کە ئەم بزوتنەوەیە بەرەو پێش بەری. یعنی لە نەزەر ئێمەوە حاصلی ئەم بەرەیە دەبێت پێش بەهێزکردنی بزوتنەوەی شۆڕشگەرانی کوردستان بێت بەرامبەر بە کۆماری ئیسلامی، لەسەر پێی خۆی ڕای دەگرێت، چاوەڕوان ڕای نەگرێت و إلى آخر.
باشە بەڵام ئەگەر لەو بەرەیەدا من کردەوەیکم بێ ئەتۆ کردەوەی کرد بێت ئەو هەدەفەتە پێکێ نای پێکێت وەختارێکیان من واردی بەرەیەک بم کە ئەتۆ لەسەر جمهوری ئیسلامی نۆعێک هەڵسو و کەوتکەی ئەمنیش نۆعی هەڵسو و کەوتکەم ئەتۆ باڵێکیانە پێ ئەوە بێ کە دەتوانی بە جۆرێک لەگەڵیان مزاکرە بکەی و یا مزاکریان لەگەڵکەی مەدان بدەی بە تەوتە ئەو دەسیسەی کۆماری ئیسلامی و یا فعالەتی نظامی بە کەیفی خۆت بە بەپێی نیازی حزبی خۆت سازمان بدەیت نە بە نیازی جنبش بگەڕی بە دوای دۆستان تا بزانی دۆستانت لەکوێدان لە حافلی قدرەتا بیبینیتەوە لەنێو ئەحزابی لیبرال و ئەواندا بیبینیتەوە ها دەی ئەمە لەگەڵ من کردەوەیکی تر بکەم دەی ئەمە ناخواتەوەی تر و دەنەجێ ئەمە دوو کردەوەی جیاوازمان هەیە دوو استراتیژی جیاوازمان هەیە ناڵێن بزوتنەوەی شۆڕشکرانە بەهێز بێت چۆن بەهێز دەبێت دەبێت ڕێگایەک بپێوی بۆ بەهێزبوونی ئەوەی کە بەرە ئەگەر بێت و ئەو کردەوە جیاوازیان ئەو استراتیژیە جیاوازانە بێت ئەو هەدەفە ناپێکێت کەوابوو وەختێک بەرە معتەبەرە کە لە شرایەتێکی سیاسی کۆمەڵایەتیدا ئەو کردەوە جیاوازانە ئەوانە بێت و بتوانین ئەمەلێکی مشترک بکەین بەرامبەر بە یەکتر و چۆن ئەو ئەمەلە مشترەکە نییە چۆن استراتیژیە مشترەکە نییە و چۆن هەر کەس لە لای کۆ دەچێ و بەرەیە بە بڕوای من سەر ناگرێت بۆیە ئێستا گەر بمێ جوابی ڕاشکاوانە بە تۆ بدەمە من بە شتێکی قەبیحی نازانم بەڵام پێم ماوە کە ئەرزم کردی ئەوە بەو دلیلە ئەساسیە کە کردەوەی جیاواز هەیە استراتیژی جیاواز هەیە بۆ بەدەستەوەگرتنی بۆ بەهێزکردنی جنبشی کوردستان ئەوە بەنەتیجە ناگات و ئێمە ناتوانین بچینە بەرەیەکەوە لە بەرەیەکە شرکت بکەین کە لە لایەکەوە چاوی لە قودرەتەکان بێت استراتیژی خۆی بە استراتیژی هێزەکانی خەڵکی کوردستان چاوەڕوان ڕاگرێت بەرامبەر بە کۆماری ئیسلامی خەڵکی کوردستان ماتڵ ڕابگرێت بەرامبەر بە مبارزەی مەسەلحانە چۆنێتی ئیسفادە لە هێزی پێشمەرگە مەسەڵەن لە نیازی بزوتنەوەی شۆڕشگێرانەوە نەبێت دۆستانی خەڵکی کورد لە شوێنی تردا بدۆزێتەوە نەک لە نێو کرێکاران و زەحمەتکێشان و ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانە کە ئێستا لە ئێراندا ئەوە سەریان هەڵدا لەوانەدا نەیبینێتەوە و پێی وابێ ئەوە لە مەراکەسی قودرەتا بیبێنێتەوە بەم دەلایلە بە بڕوای من پێم وایە ئەوە لە دەستوری کاری ئەمەدانی زۆر باشە کاک جەمال دەست خۆش بێت زۆر بە ڕاشکاوی ئەم پرسیارە جواب داوە ئێمەش پێم وایە ئەم جیاوازی استراتیژیە بەڕوونی دیارە باسی هاوکاریکردنت کرد بە بڕوای ئێوە ناوی کۆمەڵە کێشە نییە لەسەر هاوکاریکردن بەڵێ دەزانم مەبەستت ئەو دوو جەریانەیە کە بە ناوی کۆمەڵە و کار دەکەن کاک ئەمیر من لەگەڵ بازێک لە ڕفیقەکانیش نزیگایەتیم هەیە کوتومە ئارەزوم دەکرد ئەو ڕفیقانە ئەو ناویان نەبوویان بۆچی دلیلەکەی ئەوەیە کە بۆ خۆشیان دەڵێن یعنی شتێک نییە من تەحلیلەن بێڵم خۆشیان دەڵێن ئەو ڕێبازەی کۆمەڵە تا ئەو مەقتەعە لە بزوتنەوەی شۆڕشگێرانەدا استراتیژێکی سۆسیالیستی ڕەچاو دەکرد بۆ جوابدانەوە بە نیازەکانی ئەو کۆمەڵگایە ئەوان و استراتیژیان وەلا ناوە بۆ خۆشیان دێڵێن و دەبوو ئارزوم دەکەم متەناسب لەگەڵ ڕێبازییان مەسەڵەن نوێیەکی مناسبیانەوە بژاردایە بەڵام ئەمە لە مقابل ئەو کارە گەورەکەی تردا لە مقابل ئەوەی کاکە ئەو جەهەتە عمومیە کە ئێمە دەمانەوێ خەڵکی کورد یەکدەست و بەهێز بەرامبەر بە کۆماری ئیسلامی زاهر بن جمهوری ئیسلامی ئیمکانی تەفرقە ئەندازی بۆی فراهەم نەبێت و بتوانێت و جوابی بە وەحدەت تەڵەبی خەڵکی کوردستان درابێتەوە و خەڵکی کوردستان بەرامبەر بە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی یەکدەرون بەهێزتر زاهر بن بۆیە بە بڕوای من ئێستا لێرەدا ئیتر ناو ئەو ئارەزوەی من ئێستا نابێت ببێتە بێ بەمانێ متوجەی دەڵم خۆ ممکنە لە سەردەمێکە لە ئەوڵەکان و نوعێک ناهەماهنگین و چۆن بڵم سلێ شەواوی بە وجود بێنێت کۆمەڵەکان کۆمەڵە بەڵام بە بڕوای من جامعی کوردستان جامعەیەکی سیاسیە
و زۆری پێی ناچی بۆی دەردەکەوێت بالاخرە کام لەم کۆمەڵانە لەسەر ڕێبازی کۆمەڵی فوادی مستەفا سوڵتانی خەریکە ئیدامە بە کار و فعالیتەکانی دەدات. ئەمە بە بڕوای من ئێستا لە حاڵ حاضرە وەختێکا من ئەرزیابیەک دەکەم لە بزوتنەوەی کوردستان و ئەرزیابیەک دەکەم لە وەزعیەتە واقعیەکە ئەمە ئەگەر چی ناوەکە هەیە بەڵام ئەو تەفاوتانش دەرکەوتووە و ئاشکرایەوە هەموو کەس بۆ قابلی تەشخیصە بۆ یەیتر نیگەران نیم ڕاستی و بە ئەساسی ئەو بۆ چوونە ئەساسیەکە بە بڕامێتە ناو نابێمانە ئەبێت لە هاوکاریکردن لەگەڵەوە. زۆر باشەکە جەماڵ بە لەم قسانە بچینە سەر پرسیارەکانی تر من لە بەشی ئەوڵدا کوتم حتمما دێمە سەر و پرسیارێکە بۆ چوونەکەی خۆت بوو. دەڵێن کەسانێکن مخالفی حیزبی کۆمونیستی ئێرانن لە نێو ئەم حیزبەدا و خوازیاری ئەوەن کە کۆمەڵە لە حیزبی کۆمونیستی ئێران جیا بکەنەوە جا لە نێو ئەم قسە و باسەشدا نووسراوەکەی ئێوە دێنە بەردەم ئەم نووسراوەیەش کە بۆ خۆت سڕت کردو خستوتە تاقچەوە یان دەڵێن کەسانێکن بۆ کە اختلافاتێکی لەوانەیە کە لە سەڵاتدارێتی شوورای بەرەی چەپ پێکێنانی بەرەی چەپ و ئیمکان پەذیری سۆسیالیزم لە وڵاتێکدا ئەگەر دەکرێت ئەومان بڕوونی بۆ شی بکەوە چون زۆر قسە باز دەکرێت لەسەر کاک ئەمیر ئەمن پێم وایە کە تەبقەی کارەگەر و چینی بندەستی کۆمەڵگا مادام بێوێت وەزعەتی خۆی بگۆڕێت دەبێت لە معادلاتی سیاسیە دەخالەت کرد بۆ دەخالەت لە معادلاتی سیاسی دەبێت هێزی هەبێت و دەبێت حیزبی هەبێت حیزبی خۆی هەبێت حیزبی کرێکارانی هەبێت حیزبی کۆمونیستی هەبێت ئەمە ئەندیشەی منە متوەجەی بەم عیبارەتە دەڵم وجودی حیزبی کرێکاران دیارە بە استراتیژیکی سۆسیالیستیەوە ضرورەتێک نابێت کەسێک فعالیتی کۆمونیستی دەکات مثلەن مخالفی ئەوە بێت یا من هەدێ قەڵاوا بیرەکەمەوە بەڵام ئەم حیزبە مەوجودە نەیتوانیوە تەبدیل ببێ بۆ حیزبە متوەجەی خۆ مش دایرەش هیچ کەس خلافی وە ناڵێ هەموو کە دەڵێن وایە نەیتوانیوە خلافەکە وەختێک پێدا دەبێت بۆ سوال دەبێت بۆ نەیتوانیوە هەوا کە لە ئەو بەشی ئەوڵی قسەکانی ئیشارەمان پێ ئەو تەقەدوسە دروستەکرێت ئیتر ئەو بۆیە ئەبێتە بەڤەیەتر واگە کوتی کەسێک کوتی بۆ وایە ئەم حیزبە بۆ نەبوو بە حیزبێکی کرێکاری و توودەیی خۆ دواوێت و نەزەرێکیدا پێشنەهادێکیشیدا ئیتر ئەوە ینی فاجعەی لێ دروست دەبێت من لەبیر ما وەختێکیان ئەو مەسەلە مەترح بوو ئەوڵین باسیشم کرد ئەوڵین ئەکس ئەمەلێکە لە ڕوبەڕوومەوەی کە ئەم بووچوونە تیشە لە ڕیشەی حیزبەدەن ئەخر حیزبێکە چ ساڵە کارەکە چۆنە بە بۆ سوالێک بە پێشنەهادێک تیشە ڕیشەی ئەدەن ئایا واقعا حیزبە ڕیشەی هەیە ئەسڵەن ئەگەر ڕیشەی هەیە چۆن ئەوە بە سوالێکەوە تێکەچێت مەسئلەکە ئەو بوو دەگەڕێتەوە بۆ سەر ئەو فەرهەنگە سیاسیە کە سوال وەرناگرێت چەسباوە بە ئارمانەکانیەوە و ئەوانەی لای تەقەدوسگرا و بووە حقیقەتێکی مطلق لە لایوە پێی وایە تازە هەر سوالێک دیژی ئەوەیە لە سورەتێکە ئەگەر ئەو فەزایە ساز نەکرێت بۆ ئیستەقبال کرێ لەو سوالە ئەرێ بۆ خۆب نەزەرێکدا کاک جەماڵ نەزەرەکەی تۆ مناسب نییە پێشنهاتەکەی غەڵەتە ئامەیە بەڵام ئەوە بۆ سازکرا بۆ ئەوەی کە ئەسلی سوالەکە بچێتە ژێر پرسیارەوە بۆ ئەسلی سوالەکە بچێتە ژێر پرسیارەوە بۆی کە تەقەدوسەکە تێک نەچێت سۆجا ڕەفیقەکان بە تانەوە تەشە بە منێژنەوە لە تاقچەی داناوە ئەوە هێنایە خوارەوە ئەوە خەریکە دێنێتە خوارەوە غافڵ لەوەی کە ئەوە ڕزاهێران تەشە لە من ئەدەن بەڵام نازانن ئەوە ئیرادێکە بۆ حیزبە چۆنە لە حیزبێکی ئازاد ئەندیشە دەبێت ئازاد منیشی ئازاد ئەندیشی ڕەواڵی کاری بێت کەسێک نەزەرێکی سوالێکی بێت دێنێتە تاقچەوە چه فەزایەکتان ساز کردووە چه شرایەتێکتان ساز کردووە کە ئەو عزوە بە ڕاشکاوانە دوای نەزەراتی ناکەوێت دوای قسەکانی ناکەوێت و مەجبور دەبێ بینێتە تاقچەوە ئەوە ئیراد لە من نییە
ئەوە ئیرات لەو فەزا و مناسباتێ و ئەویش لەڵەوەی بەدەخلاقیەوە ها دەڕووی بەدەخلاق لە ئەسەر ئەو فەرهەنگەوە سازە بێت کە سوال وەرناگرێت و ئەندیشەی جیاواز وەرناگرێت و مەجال نادات و پێ وایە کە ناهەمخانێکی تەواوی هەیە لەگەڵی لا لە مۆردی باقی مەسایلەکانەوە دەسەڵاتدارەتی شۆرایی چێ کوتوێتی دەسەڵاتدارەتی شۆرایی غەڵەتە مەحکومە چێ کوتوێتی بەرنامەشمان هەیە من بەشپاڵخۆمەوە ئەوەش بە من منتەسەب دەکرێت ڕاستەکەی ممکنە جملەیەکم خراپ نووسی بێت دقەتم نەکردەوەش بۆ ڕفێقەکانی خۆمە نووسیوە وەختی خۆی باوەڕکە نەچوومەتەوە مەسەڵەن پێدا بچەوە ڕفێقی خۆمانن تمشای دەکەن غەڵەت بە ئیسلاحی دەکەن بۆ تێڕادوویەوە مەسەنەوانمت ممکنە جملەیەکیشی غەڵەت تێدا بێت بەڵام لەکوێ ئەوە بەعزێکی هەوا ماوەتەوە لە دەستە بەرنامە دەسەڵاتداری جەماوەری دروستە جەهەتگیریەکەی دروستە چوارچێوەکەی دروستە ئەوەی کە من دەڵم ئارزوەکەمان نەخینە جێ واقعیەت دەسەڵاتدارەتی شۆڕای حکوومەتی شۆڕایی فەورەن دروست نابێت دەبێت شرایط و مەلزوماتی ئەوە فراهەم ببێت و دەبێت نهادینە بکرێتەوە لە جامعەدا با تۆجە بۆی کە گرایشاتی تر ئوفقی تر لە جامعەکەدا چۆن ئێمە ئەوە پیادە دەکەین ئەمە پێم وایە ئەم نوکتەیە لە نێو بەرنامەکە ئێمەدا جێگی خاڵی تۆ تمشاکە مەسەڵەن شتێکی لەساس بوو خۆب ئەگەر ئێستا لە کوردستانە خەریکین حکوومەتی شۆڕایی دادەمەرزێنین ها یەکێک لەم لاوە نەیاڵی خۆ دەمانگوت ئەوە مەسەڵەن دژی حکوومەتی شۆڕاییە ئێستا لە وەزەتێکی وادای سالەکە بەحس دەکەن یەکێ دەڵێ کاک ئەوە بەشی تاکتیکە ئێمە نایخینە ئەوێ یەکێ دەڵێ نەخەوە مەلزومە قسە دەکەین لەسەری بۆ دەبوو ئەوەی لێ بکەی یا مەسەڵەن بەرەی چەپ کاکی گیان لە بەرەی چەپدا ئێمە وەکو سیاست هەمیشە کوتمان سیاسەتێکی دروستە بە بەتەنیانی ئەوە ئەخیرەن لە قەتنامەکانی پلۆنەمی کۆمەڵدا دیسان جەختمان کردوتە دەبێت و دیسان ببژینەوە ئەوە اتفاقا یەکی لە کارەکانمانە و اتفاقا یەکێ لەو کارانێکم کۆنگرە دەبێت دیسان و جەختی لەسەر بکاتەوە دەی زۆر باشە تومانە بەڵام بۆ بە نەتیجە ناکە جارێ 6 بوون بە 12 بوو بە 25 بووینەوە بە 6 هەمووشی ئەو هەموو قسانمان کردو ئێستا بۆ بچی دە ئەگە کەسێ هات وکتی کاکە با بچین بەسەوات بزانین بۆ ئەو سیاسەتە دروستە کە هەمانە لە هەمگرایی و هەمگامی لەگەڵ جەرانەتی چەپ بۆ شکڵدان بە جەهەتێکی چەپ بە نەتیجە ناگات فەورەن تەقابل لەگەڵ چەپ و کۆمونیزمانای بکەینەوە بۆ سوالەکە دەبێت جواب بدەینەوە یا مەسەڵەن سۆسیالیزم لە وڵاتێکە هەکە ئەوەتی جنبشی کۆمونیستی بووە ئەم سوال بووە هەر ئێستاشی لەگەڵ بێ دانشمەندانی گەورە دانیشتن قسەسەرمە قسە دەکەن لە موافق و مخالفە خۆ لە نێمەشە قسەی لەسەر دەکرێت لەنەوە حیزبی کۆمونیستی شێران قسەی لەسەر کراوە چەپ ڕاستی لێ پێدا نەبوو بۆ چی شکاڵێکی تعداد لە ڕەفەکان پێیان وایە ئیمکان پەزێ نییە سوسیالیزمە وڵاتێک تعدادێکیەوە لە خەتی ڕسمی حیزب دەڵێ ئیمکان پەزیرە خۆ دەلێ گەڕێبە ئەو تعدادە بچن کارکەن متالعی لەسەرکەن تاقی دوای بهێنن لە مەرجعێکی حیزبیدا بیکەن بە استراتیژی حیزب ئەگەر نەبوو هەر ئەوە کە هەیە دەچێت بەرەوە ئەو فەزە بۆیە ئێستا خەریکە سوسیالیزمدا دەمەرزێت بەڵام چەند نەفەر لە نوێ ئەمە ناوە بەکارگەمە دەیەکیشمان بەدەستەوە نییە بۆ ئەوواکەین بۆ ئەو شرایەتەمان بۆ وجود هێناوە بۆ هەر سوالێک هەر حرەکەتی گاوا بلا فاصلە تەبدیل لەبێ بە بۆحران بۆ دەلالانە کە پێشتر باسمان کرد کە بڕوای من ئەمانە هیچی لە جێگەی خۆیدا نییە بە هەمووی ئەوانەوە ئێمە دەبوو ئەو ئازادمەنیشیە ئەو ئازاد ئەندیشیە لە نێو خۆمانە پەروەردە بکەین و ئیجازە بدەین ئەو نەزەرانە پەڕووباڵ بگرن بەڵام کاری مشترکمان یەک جۆرە وەکو حیزبێک یەک کار دەکەین بە پێی مەوازینێکی دیاری کراوە و بەرنامێکی دیاری کراوە استراتیژیکی دیاری کراوە بەڵام نەزەر لێگرە بە ئازاد بێت با بچێ خۆی ئامادەکات با بچێت بیهێنێت لە مەراجعی حیزبیدا بە کورسی بگەێنێت ئەگەر بوو بە نەزەری ڕسمی بوو نەبوو بە نەزەری ڕسمی نەزەری بێت ئەوەی کە دەبێت ئەو پراتیکە ئەوەی کە دەبێت یەخێ بکەن لەسەر پراکتیکەکەیتی نە لەسەر نەزەریەتی خوا دەبێت لەسەر نەزەر مەسەڵەن من ڕائیگیری بکەم نەزەری هەرچی هەیە ئاماد شرایط
کاری کومیتە مەرکەزیەوەیە دەبێ فەزا بۆ ئەوەی کە پێی متعهد بووە لە کۆنگەرەدا ئازاد ئەندیش و ئازاد مەنیشی لەنێو دەبێت متعهد بێ و پارێزێ لێکڕبار نەزەرات بچێتە پێشەوە نەزەرات بۆ خۆیان نزەڕەبیم بخەینە سەر مێشکی ئەها تۆ چونکە وتوتە سوسیالیم لەوڵە ئەوە تۆ زدی کۆمونیستی زدی سوسیالیستی ئەتۆ چۆن کتوتە مەسەرەن شرایەتی حاکمیەتی شۆڕایی فەورەن دانامەز بەشە دەورەیەکی بۆ تعریفکە ئەوە تو دزی شۆڕای دژی فڵانی دەکاکە ینی دەم ببەسە سانسۆر نییە بەڵام ینی دەم ببەسە و ڕێگای کە بۆ دەم بەستە بۆ خۆت کوتیشم لە بەدەخلاقیدا نییە بە دەلیل ئەوەی کە ئێمە بەداخەوە ئاغشتین بۆ فەرهەنگەوە دەبێ موازب بین کە ئەو فەرهەنگە نەمان بات بەرەو شرایەتێک کە تەبدیلمانکە بە حیزبێکە زۆر دوورە لە حیزبێکی کاریگەری لە حیزبێکی تودەی لە حیزبێکی مدرن و ئیمڕۆیی حیزبی مدرن و ئیمڕۆیش ئەوە ناکەن بڵێ باسی حیزب و مدرنی حیزبیت کرد کاک جەماڵ بڕوایەوە شروانیە کە ئەم هاوڕێیانەمان واقعیەتی ئەمڕۆی جامعە نابینن ئەوەی کە باسی بەرەی چەپت کرد پێم خۆشە بزانم هۆکاری چییە کاک جەماڵ مەسەڵەن بەرەی چەپمان بۆ ئاوا زەعیف بوو بۆچی پێک نەهات بۆ قەولی خۆ دەڵێ 5 بووین دوای بووین بە 12 دوای کەم بووینەوە هۆکاری چییە هەر ناگەڕێتەوە بۆ ئەوی کە مەسەڵەن دەگەڕێتەوە سەر ئارمانەکانی خۆی و تەقەدوسات خودی ئەو مەسئلەیە کاک ئەمیر خۆ پیان تەکعلەتی نییە دەلایلی متعددیە مەسەن خەفەقان تەسیری هەیە دووربوون لە محیتی کاروانە تەسیری هەیە و زۆر فاکتۆری تر نایبینن ینی کاک جەماڵ بڕوایەوە ئەو شتانە نابینن ئەوانم واقعەتانە یا چاوپۆشی لێ دەکەن با هەموو ئەوانە دەبینن دەزانن بەڵام ئەوە کە ئەزم کردی مەسئلەکە لەسەر ئەوەیە کە یەکێک لەو ڕێگانە کە ئەبێ ڕێگای پێ بدرێت بۆ تەغیر بۆ ئاڵوگۆڕ بۆ خوێ نوێکردنەوە و ئەوانیش پێک نای مەگەر بە سوالکردن ڕێگەدان بە سوالکردن ئەخۆ بخود نییە مارکس دەڵێ یەکێک لە شعاری مەحبوبی من شککردنە شکم کرد سوالم کرد من نازانم ئەم تعبیرە چەنەی بێت لەوەی کە کالاچیست دەستی پێ کرد یەکێک لەو ڕێگانە تەلاشە بۆ ئەوەی کە فەزایەک دروست بێت لە نێو چەپداوە لە نێو ئێمەشدا کە ئیجازە بە سوال و پرسش بدرێت ئیجازە بدەن نەزەر با باڵ بکێشێت ئیجازە بدرێت بە مناقشە بکرێت لەسەرەوە مەسایلەوە من پێم وایە دەلایلی متعددی هەیە یەکێک لە دلیلەکان یتوانێت ئەو زۆر باشە کاک جەماڵ با بچینەوە سەر باسی کۆنگرە بە بڕوای ئێوە ئەم کۆنگرەیە دەبێت جوابی چی بداتەوە ئەم کۆنگرەی هەژدەی کۆمەڵە چاوەڕوانیتان لەم کۆنگرەیە چییە کۆنگرەی هەژدەی کۆمەڵە بە بڕوای من با تۆجی بۆ قسانەیش کە تا ئێستا کردمان من نظری خۆمە وەکو نظری خۆم باسی دەکەم بە بڕوای من دەبێت خوێندنەوەیکی دقیقی لە وەزیەتی ئێستای کۆمەڵگا ببێت و هەموو ئەو ئێش و ئازارانە کە ئیمڕۆ لەسەر شانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ئێران لە کوردستان ئەزیەت دەکا و ژیانیانی خستۆتە شرایەتێکیان دەبێت ئەو ئێش و ئازارانە لەسەر شانی خۆی وەکو جریانێکی حساسی بکات تا بتوانێت باش و مەسئولانە تەسمیم بگرێت و باش و مەسئولانە بڕیار بدات بە عیبارەتر دەمەوێت بەڵام کە کۆمەڵە ئینتزارێک کە من هەمە جارێکی تر وەکو کۆنگرەکانی پێشووتری و فعالەتی تا ئێستای بڕوا بەرەو ئەوەی کە زۆرتر خۆی لەگەڵ کۆمەلگای خۆی تعریف بکاتەوە مەعنا بکاتەوە پەیوەند پتەوتر بەرقەرار کاتەوە و بتوانێت لەگەڵ ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانە بزوتنەوەی پێشڕە و ڕادیکال بزوتنەوەی ژنانە بزوتنەوەی کرێکاریە بزوتنەوەی معلمانە زۆر ئەوانە کە ئێستا لە ساحەدان ئەخر کاک ئەمیر قەیناکە خارج دەبن لە باسەکە کۆمونیزمیانی چی کۆمونیزمیانی ئەو جنبشی جاریە ئەو جنبشە کە لە جریاندایە کۆمونیزم حاڵێکی تەقەدوسی نییە ڕایگری و فقط سوێندە پێ بخۆی لە جریاندایە کە دەبێت لێرە معنایی بکەیتەوە بزانی چۆن
ئەتوانی تەئسیرت ببێتەوە و چۆن ئەتوانی ئەو بزوتنەوە لە جاریە تێدا دەخالت جێگە پێی ببینیتەوە ئەوە نییە واقعا خەتا لەوان نییە تۆ چاولێکە کرێکاران ئاعتساب دەکەن ئەو هەموو ئاعتراض کاکە ئیدارەی شۆڕایی مەترح دەکەن ئەوە تۆ ئاعتراضاتی معلمان چاو لێ بکە ئەوە تۆ ئاعتراضاتی ژنان چاو لێ بکە ئەوە ئاعتراضاتی دانیشتویان چاو لێ بکە ئەوە کلین و خوشببوونی ئەو جامعەیە پڕە لە ئاعتراض جارێ خەریکین ینی چ دەکەین خەریکی چین بەڕاستی ئەبە بۆ خەبەر بێ هەندە خەریکی خۆمان نەبین وەگە خەریکی خۆمان دەبین لەسەر گێرە و کێشەی تەشکیلاتی لەسەر جوابدانەوە بە نیازی واقعی ئەو جنبشە و بچین بەرەو ئەوە خۆمانی لەگەڵ تەداعی بکەینەوە و خۆمانی لەگەڵ معنا بکەینەوە و خۆمانی متعلق بە خۆمانی بزانین ئەوان بە ئێمە بەوان بە متعلق بزانین وە پێم وایە کۆنگرە دەبێت کارێکی ئەوە بکە لە پەسەندکراوەکانیان بەرەو ئەوە بڕوات و خەبەرمان بێنێتەوە کە ئێمە دەبێت مەربوطی بەو جامعەیە ئەوە ئەرکی ئێمە ئەوە مەسئلەی ئێمە بۆ ئەو کارە بە بڕوای من بۆیە کە دەست و باڵمان بکرێتەوە بە بڕوای من ئینتزارێتر کە هەمەوەیە کە لەم فەرهەنگە کە داسەپیوە بەسەر چەپ بەگشتی و ئێمەش ئەوە خۆمان ڕزگارکەین فەرهەنگێکە خۆ مەشغوڵ بوون هەدەفەتی فەرهەنگێکە عیبارات و کەلیمات ئارمانەکانی بێ ئەوەی کە معنای واقعی و ئەمەڵی بکە لەو جنبشە جاریەدا دەبێت تەقەدس پێدا دەکات دەبێت خۆمان لەو فەرهەنگە ڕزگار بکەین درست وە پێم وایە کە کۆنگرەی هەژدەی کۆمەڵە لە پاڵ باقی مەجموعە کارەکانیدا بتوانێت جوابوانە بداتەوە بە نەزەری من کۆنگرێکی موافق زۆر باشە کاک جەماڵ پێم خۆشە پێشێکی پرسیارێک من باسی ئاینامە بکەم ئاینامەیەک بۆ بڵاو بەوە کە ئاینامەی کۆنگرەی هەژدەی کۆمەڵە بوو لەوێدا باس لە تشکیلاتی موازی بەشداریکردنیان پێم خۆشە ڕوونکردنەوەیک لەسەر ئەم ئاینامێ بدەیت کە هەموو هاوڕانی ئەندامیش بەدەستیان گەیشتووە بەڵێ ئێمە وەختێکیان بڕیار درا کە کۆنگرەی هەژدە بژیرە لە کۆمیتەی مەرکەزی کۆمەڵە بڕیارنامەیەکمان پەسەند کرد ئێستاش موجودە لەو بڕیارنامەدا ڕاهکاری ئێمە بۆ جوابدانەوە بە کێشەکانی ناخۆی حیزبی کۆمونیستیێرە یەکێک لە بەندەکانی ئەوە بوو کە هاوڕێیان وەرن با پێکەوە ئەساسنامە نەمانگوت تەنیا ئێوە وتمان وەرن با پێکەوە مەوازینی ئەساسنامەی بەرینە پێشەوە موازینی ئەساسنامەی جارێکی تر ملاکی کاری خۆمان بدا بدەین نەمانگوت تەنیایەوە یەک دوو وتمان هاوڕێن لوتفەن ئەو تشکیلاتی موازیە لابرن وەرن پێکەوە با ئیدامەی کارەکەمان بدەین و بچینە پای کۆنگرەی سیانزە و دوایش باقی کۆنگرە شتا بەپێ ئەو ڕەواڵەی پێشوو کە باسم کرد دەبوو کۆنگرە بگیرێت ئێمە ئەوەجا لەگەڵ ئەو ڕەفیقانە مەترەحمان کرد بۆ ئەو کارانە داوامان لە ئێوە ئەوەیە بۆ ئەوەی کە ئەوانە تەئەمین ببێت تشکیلاتی موازی لابرن پێویست ناکە ئەمە خلافی ئاینامەیە خلافی ئەساسنامەیە خلافی موازینی حیزبیە قسەکە ئەوە نییە کە لە تەنیا لە کۆمیتەی تەلەڤیزیۆن چونکە تەرحەکەیان بەڕێوە نەچوون چون تەلەڤیزیۆنێکی تریاندانە و ئێستش ئێدعا دەکەن کە لە 40 ساڵی ڕابردووە گەورەترین دەستکەوتی چەپە ینی 40 ساڵ چەپ خەریکە فعال دەستکەوتێکی بۆتە تەلەڤیزیۆنێک بە نظری من کەمکردنی دەستکەوتی چەپە ئەمە بام باحاڵ تشکیلاتی شارەکان بۆ دروست دەکەن آخر حەقی عضویەتان بۆ ئەوە کردە کۆبوونەوەی جیاواز بۆ دەکەن لە مێش ساڵە هەر ئێرە لە بەرچاو ئێمەدا ئەگامان لێ نەبوو ئارشیوی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆ دەگوێزنە دەرەوە بە بڕیاری کێ ئەخوانە خلافن دەکاکە ئەوانە لابرن وەرن با پێکەوە بیکەین کۆنگرەیش هەر بڕیایکدا تابعی بین ئەگەر بڕیاییدا ئێوە بە تۆپەڵ ببن شەرت بێ ئێمە نەگرایش دروست بکەین نە تشکیلاتی موازی دروست بکەین نە بتۆری کاری فعالەتی خۆمان بە پێی موازینی ئەساسنامە نەزەری خۆشمان دەڵێ توش وا بکەنیتر زۆر مەعقوڵە و پرسیارەکە تۆ لە پێش چی شکاڵێکی هەیە من کوتم مەسئلە لەسەر
قدرەت تەڵەبی یا جاه تەڵەبی شخصی نییە وەختەیەکی ئەم وات بیر کردەوە لەسەر حیزب لەسەر ڕەفیقەکانی خۆت بنابراین واقعیت ئەوەیە زۆر ئاسان دەکرێت ئەگەر ڕەفیقەکان لەو باوەڕە کە پەیدایان کردووە قینەکە حتا باوەڕێشیان بە بەڕاستی ئەم باوەڕە پێدایان کردو ئەوانە بەڵام بە لە حازی تەشکیلاتیەوە مجاز نەبوون ئەو کارانە بکەن هەستش مجازین ئەو کارانە بکەن بەڕای ئێوە جیابوونەوەیکی علەنی نییە فقط شتێکە لەسەر کاغز نییە من نیگەرانیە بۆ ناوخۆ بە تایبەت ئومیدوارم ئەو ڕەفیقانە ئەو تەسمیمە نەگرن لە کۆمەڵەوە لە حیزب جیابنەوە واقعان زەرەرە ئەمە ڕەفیقانە زەرەر دەکەن گشتمان زەری دەکەن بە تایبەت و ڕەفیقانە زەرری تێدا دەکەن و پێم وایە کە ئێستا بە قۆڵی دانێ لە ڕەفیقەکان نا جامعە پەزیرای ئەوەیە نا ئیستەقباڵی لێ دەکات وەنا مەشروعیەتی سیاسی هەیە وەنا مەشروعیەتی تەشکیلاتیشی هەیە بەڕاستی ئەوە کە کوتمەوە اتفاقە لە کۆمەڵەدا ناکەوێت بەڕاستی بۆیە ئەو مەسائلە کە ڕەفیقەکان هەیەە هەمووی ئەوانە ئەگەر ئیختلاف نەزەرە وتوان قسەی لەسەرکەین ئەگەر ئیختلافی تەشکیلاتیە بابی لە مەرجەیەک تەسمیمی لەسەر بکرێت بۆیە من ئومیدوارم کە ڕەفیقانە تەسمیم نەگرن بۆ لە حازە و تەسمیمەکەی خۆیان ئەمەڵی نەکەن بە تایبەت کاک ئەمریکا ئێستا سوالەکەت مەترەکەم پێم وایە وەبزانم دوێنامی پێشوو بوو کوتم ڕێگەیش هەیە ئێستا بە بڕای من ئێستا ڕێگە هەیە ئەو ڕەفیقانە مادامی کە بێنە سەر ئەو باوەڕەکە ئینشعابەکە بە زەرەرە ئینشعابەکەیان ئەمەلی نەکەن ڕێگا هەیە کنگرەی حزب بکرن کاک جەماڵ لەم باسی ئەوت کرد کە ڕێگا هەیە بەڕای ئێوە جیابوونەوە مسەوەگەرەیان ئەوەی کە ڕێگرتن بۆ ئەم خەسارە هەیە واقعان ڕێگرتن بۆ ئەم خەسارە هەیە من هەمیشە چونکە بەشباڵی خۆم سەمیمانە دەڵم پێم وایە ئەوە زەرەرە پێم وایە شیاو نییە پێم وایە مناسب نییە پێم وایە مەشروعیەتی کۆمەڵایەتی نییە پێم وایە مەوردی استقبال قرار ناگرێت پێم وایە خەسارێکە کە جەمعێکە هەر تێدات لە ڕەفیقەکانمان لە کۆمەڵە جیابنەوە کەسانێکە لەم تەشکیلاتە کاریان کردووە زەحمەتیان کێشاوە لە تاریخان نەقشی لە تاریخی ئێمەدا نەقشیان بووە ئێستا جیابوونەوەیان لە کۆمەڵە بە خەسار دەزانم ڕاستی هەر تێدات بۆیە پێم وایە کە بە زەرەرە و من ئومید دەکەم کە ڕەفیقەکانمان مەسئولانە بەرخوردکەن بەعزە شتێک زۆر پێداچوونەوەیکی تێدا بکەن بە تایبەت نەزەرە قسە دەکەین هیچ ئیرادێکی نییە مەسائلەی تەشکیلاتی شەبابی بینە کنگرە لە کنگرە بڕیاردێن بۆیە چکردن من دەڵم کنگرە بگرین ڕفیقەکان بە پێی ئەساسنامەی حیزبی کە تا ئێستا 12 کنگرەی حیزبمان هێناوە هەر بە پێی ئەساسنامانە هەر بە پێی ئاینامەی کە بۆ خۆیان دیاری دەکەن بچینە کنگرە ئێمەش بەشداری بکەین ئەو کێشانە برینەوە بڕیاری لەسەر بدەین ئەگەر مشکڵی ئەو ڕەفیقانە گرتنی کنگرەی کۆمەڵی و کۆنفرانسە من نظری شخصی خۆم دەڵم نازانم کنگرەی کۆمەڵە و یا کومیتە مەرکەزی داهاتوو چ تەسمیمێک دەگرێت یا هاوڕێیانی کومیتەی دەرەوەی وڵات چ تەسمیمێک دەگرێت بەڵام ئەگەر مشکل ئەو بەڕێکە حەلیشیە ئێمەگە کنگرەی 11مان گرد و توانیمان شتەکان بخینەوە جێگەی خۆی بلافاسە کنگری کۆمەڵە دەگرین بە هەمومان پێکۆ بگرین کۆنفرانس دەگرین جای 3 مانگی تر 6 مانگی تر بدەگرین هەومان پێکەوە بگرین ئەمە ممکنە یانی بۆچی ئەو کارانە بکەین بە خاتری ئەوەی کە ئێستا ئەگەر ئێمە هەوڵەدەین هەمگرایی و هەمگامیەک لە نێوجارانەتی چەپدا بۆ وجود بێرین باباخۆ ئەو ڕەفیقانی خۆمان چ معنایەکێ لەگەڵ ڕەفیقانی خۆمان نەسازی ئەخر لەگەڵ جریاناتێکدا دەنشین کە هەر ئێستا شێمەیان پێ پۆپۆلیستە پێیان سوسیالیزمی دێحقانین هەر ئێستا شێمەیان پێ ناسیۆنالیست و ئەوانێ باشە باوەست پێوە لەگەڵ ئەواندا دەنیشین و قسە لەسەر هاوکاری دەکەین و ئەو باشە بۆ لەگەڵ ڕەفیقەکانی خۆمان نایکەین چه دلیلیشی هەیە جگە لەوەی کە وتم ئەو ماوەیە بە دلیلی توولانی بوونی مەسئلەکە و
کردی بەوەی کە متاسفانە ئەو نوع نگەرشە ئەو گرایش دروستکردە ئەو تەفرقە ئەندازیەکە کرا لە ناو حیزبە ئەو دوو دەستەگێکە لە ناو حیزبە دروست بوو ئەسن جایزیش نەبوو جێگای نەبوو وەختی نەبوو بە بڕوای من وای کرد کە بنیامەکان زۆر لە یەک ناڕەحەت بوون زۆر لە یەک فاسڵەیان کرد و ئەوە دەکرێت ساڕێژ بێتەوە ناژم یەک شەوە ناڵم هیچ معجزەیەک دەکرێت دیارە احتیاجی بە زەمان هەیە بەڵام هەمووی ئەوانە بپێوین باشترە لەوەی کە ئیجادی تەفرەقەیەک ناخواستە نامەشروع بێ خەتی سیاسی لە نێو کۆمەڵەدا و لە ناو حیزبدا سازمان بدەین و بە بڕوای من ممکنە ئەحزاب هەر ئێستا حیزب دروستکردن زۆر سەخت نییە بەڕاستی هەر ئێستا هەر 4 نەفەر بە شەرتێکیان وەسڵ بن بە شەبەکەی ئینترنێتەوە دەتوانێت حزب دروستکەن و نێوێ بن و هەر ئیتلاعیە بە دوای ئیتلاعیە بدەن و دای مساحبە لەگەڵ یەکتریش بکەن ئەوە دەبێت بە حیزب ئەمە حیزبی مەجازی زۆر بەڕاحەتی دروست دەبێت بەڵام حیزبێکی واقعی حیزبێکی پێ لەسەر ئەرز حیزبێک کە لەگەڵ ئەو جنبشە جاریە بێتەوە حیزبێک کە تەئسیر دانێ لەسەر ئەو جنبش جاریە وەکو پێشڕەوی ئەو جنبشە بتوانێت بە مەسیرێکی سەرکەوتندا هدایەتی بکات ئەوە ئاسان نییە ئەو ئاسانی پێک نێت ئێمە بە هەموو زەحمەتێکەکی کێشەمانە لەو مەسیرەداین بە وجودی کۆمەڵە پێتان وایە ئەم زربە لە جنبشە دەدات ئەم جیابوونەوە من ئەرزم کردی بە لەحاظی چارتی تەشکیلاتیەوە جیابوونەوە لە کۆمەڵە نییە بەڵام کاکە تاقە نەفەرێکیش بۆ جیابێتەوە خۆشی چییە من پێم وایە کە اتفاقانە بەسەر کۆمەڵەدا هاتووە و هەموو کەسێک دەزانین بۆ خۆشمان دەزانین کە لەخرا جێگەی خۆی گرتوێتەوە بە حەدێکی قابلی قبولدا ئەگەر ئیدئالیش نەبێت بەڵام حیفە ینی جێگای خۆی نییە بۆیە من ئومید دەکەم ڕفیقەکانمان لە عملیکردنی و تەسلیمی خۆیاندا پاشکەس بنەوە و بچنە پایگرتنی کۆنگرەی حیزب و باقی زۆر باشە کاک جەمال لێرە پرسیارێک دەستە پێش ئەگەر ئەم ڕفیقانە نهاتنە پای ئەمەکە کۆنگرە نەگرن ئەو بڕیاردامەی کە کمیتەی دەرەوە دەری کردووە پەسەند کراوە کە بتوانن ڕفیقەکانی عۆزوی حیزب دەتوانن ئەم بڕیارە بدەن کە کۆنگرەی حیزب بگیرێ ئەم بڕیارەش چووە پێش ئەم ڕفیقانە دیسان بەشداریان نەکرد لەم کۆنگرەیە چی لێ بەسەر دێ دەتوانن هەر وەک کۆنگرەی کۆمەڵە وە کۆنگرەی کۆنفرانسی دەرەوەی حیزب کە بە قسەی خۆیان بایکوتیان کرد و قبولیان نەبوو دەتوانن ئەم کارەش لەگەڵەوە بکەن وەکو توانین بە لەحازی ئەخلاقیەوە بە لەحازی سیاسیەوە بە لەحازی قانونیەوە نا من پێم وایە زۆر مناسب نییە و کارە بکەن بەڵامی تر ئەوە کە ئەزم کردی ئەحزاب دروست دەبنیتر هەر چەند نەفەر کۆبنەوە و حیزبێک دروست دەکەن نێویشی لێ دەرن و کۆنگرەیەکی بۆ دەگرن و عندە مستەوە بۆ ئیتلاعیە و زۆر سەخت نێوەکەی هەر ئەوەیە کاک جەمال بۆ جۆرەکە دیارەکە ئەوە دەکەن خۆ مەطلوب نییە بەڵامی تر ئاوایتر پێشی پێ دەگیرێ بەڕایەوە بە لەحازی سیاسیەوە بە لەحازی ئەمەلیەوە من نادام چ دەکرێت بەڕاستی ئێمە حقمانیە بەر بە فعالێتی کەس بگرین ئەوەی کە ڕاستی بێت هەر جۆرە بیرەکاتەوە فعالیت ناوەکو نێوەکەی وەکو نێوەکە هەروەندە دەڵێن مناسب نیت بە قسەیان کردین باشە بە قسەیانەکردین چ بکەین ئەوەش پاش ماوەیەکی وەکووانتر دەردەکەوێت کە بلەخەرە ئێستا با لە خۆ قەزاوت نەکەین ئەیکێ کۆمەڵی ڕاستە و کێ کۆمەڵی ئەوەیە لێ گەڕین با بچێتە پێشەوە و ئەگەر وای لێ هات کە ئومیدوارم وای لێنێت ئەگەر لێ گەڕیم ئەو وەختە قەزاوەتی لەسەر دەکەین ئێستا شەڕی ئەوە نەکەین بزانین کێ دەبێتە ئەسلی و کێ دەبێتە فەرعی بەڵام پێشگرتن ئەمە ناتوانین پێش بگرین ئەسە مجاز نیم پێش بە کەس بگرین بۆ فعالەتی سیاسیەکەیت و چۆنی دەکات و بچنێوێکی دەکات و ئەوانە و فقط نظری خۆمان دەڵێنەوە نێوە مناسبە یا مناسب نییە فقط قسەکەم لەسەرەوەی کە ئەگەر ئومیدوارم کۆنگرەی حیزب بگیرێت و هەمومان تێدا بەشداری بکەین خب ئەگەر نیانگرت پڕیارانە چێتە بواری جێبەجێکردن هەوا کەوتم ئەساسنامە ڕێگەی داوە و ئەگەر هەر دیسانەوە ئامادە نەبوون ئەو هاوڕیانە لەو کۆنگرەدا بەشداری بکەن دەیتر حتمما بڕیاری تر قسەی لەسەر دەکرێت و تەسمیمی لەسەر دەگیرێت جارێ با بێستین پەلە نەکەین لەوەدا ئومیدوار بین کە
ئەوەی لێنێت و ڕفیقەکان ئەو تەسمیمەی خۆیان بۆ جیابوونەوە لە کۆمەڵە و حزب ئەمەلی نەکەن. هیوادارم کەوا بێت بەڵام هەرچی دەبینین نە هیچ ئاسانکاریەک دەکەن سەختەوە بگرە بەربەستیشدا دەنێت. زۆر باشە کاک جەماڵ چ گەڕەنتیەک هەیە دیسان کێشەی ناوخۆی سەر هەڵ نەداتەوە ینی دوای ئەمانە لەگەڵ قەیرانێکی تریژ ڕوبەڕوو نەبینەوە ئایا گارانتی ئەمە هەیە؟ اختلاف سیاسی ممکنە بێتە پێشەوە فقط بۆ ئەوەی کە اختلاف سیاسەت تبدیل نەبێت بە بحران. من ڕاستەکەی ئێستا لە حاڵ حاضرە هیچم بە نەزەر نەگات جگە لەوەی کە ئامان سەد ئاما خۆمان لەو فەرهەنگە دوورکەینەوە. ئەو فەرهەنگە سیاسی کە لەم یەکی دوو دانیشتنی شاپێکەوە باسمان کرد. ئەمە فەرهەنگێکە کە بلافاصلە بحران، بلافاصلە ئینشقاق، بلافاصلە جیایی تەفرەقەکان عومدە دەکاتەوە ئیشتراکاتکان و بلافاصلە ئینشعابی لە نەتیجە دەکرێت. ئەمە خۆمان لەوە دوور بکەینەوە بە بڕوای من ئەمە نکتەیەک ینی ئەمە مەرزبەندێکی نەبە قسە مەرزبەندێک لە ئەمەل و ڕەفتاری خۆماندا بەرامبەر بەو مەسئلەیە نیشان بدەین خۆمان وەکو فەرد خۆمان وەکو حیزب نەترسین نیگەران نەبین لەوەی کە نەقلێکمان لێەکەن قسەیەکەکەن بەحسێکەکەن مەیدان بدەین فەزا بدەین گرایش دروست نەکەین وە ئەو شتانێکە تکراریان نەکەمەوە لە ماوەدا تەجروبە ناکەین و لە عینە حاڵیشە بۆ ئەوەی کە ئەوە مطمئین بین خۆ ناتوانین دانیشین هەر بە یەکتر قەول بدەین گوتمان ئەوە بۆ ڕۆشتەکە چونکە ئینعکاسی کارەکەی خۆمان ڕوو بە دەرەوە نابینین بەس بەنابەرین بۆ تەزمینی ئەوە کۆمەڵا دەبێت پتر لە ئێستاکایە خۆی لەگەڵ کۆمەڵگای کوردستان لەگەڵ بزوتنەوەی شۆڕشگەرانی کوردستان بە استراتیژیکی سۆسیالیستیەوە بچێتە پای وە بتوانێت خۆی لەگەڵ ئەو بزوتنەوەی زۆرتر گرێ بداتەوە جواب بە نیازەکانی ئەو بزوتنەوە دەکەینەوە لە تۆ تەواوت کە تا بەرەو ئەوێ بچین لەم عینەت و ئەو زمینە فراهم نابێ بۆ فەرەنگە لەبیرت نەچێ کاتی خۆی لە نێو کۆمەڵەشای اختلافەوە من باسم کرد بەڵام بۆ ئاوای لێندات چون مەجال نەبوو ئەسەن شرایەتی بزوتنەوەکە جۆرێکی بوو تەفرقەن مەجای نەبوو ڕان ڕووی نەبوو گرایش دروستکردن ڕووی نەبوو مەترح ببێت بەڵام وەختێکیان لەوە دوورکەوتیەوە ئێتر هەموو شتێک دروست دەبێت و هەموو شتێک ئەوە پەرە دەسێنەوە بە تایبەت لە مەقتەیەکە ئەوە لە نێو چەپدا و لە نێو ئێمەشتا ڕۆشتی کرد ئێستا چ تەزمینێکە لە نێو کۆمەڵەدا ئەوە نەبێت ئەو دەڵم لە نێو حیزبی کۆمونیستە ئەوەیە واقعا بەڵام چ تەزمینێک ناو کۆمەڵەدا ئەوە نەبێت بە بڕوای من کۆمەڵە بە دەلیلی موقعیەتەکەی زەمینەی لە بارترە بۆ تەردی ئەو فەرهەنگە من ناڵم هیچی تێدا نییە بەڵام بە دەلیلی موقعیتێکەیەتی بە دەلیلی ئینتزاراتێکە لێ دەڕوا بە دەلیلی شرایەتێکە لەگەڵی ڕوبڕووە هەواکە کوتم حتا بۆ گرتنی ئەم کنگرەیە دەبوو جواب بە ئینتزاراتی ئەو جامعەیە بدەینەوە مەسئولین بەرامبەر بۆ جامعەیە ئیحساسی مەسئولیت دەکەین لەگەڵ ئەو کۆمەلگایە لەگەڵ ئێش و ئازارێکە لەوێدا هەیە خۆمان بە ئەجین دەزانی خۆمان پێمان بوو تعلقمان بەوێ هەیە و پێمان وابوو ئەم وەزیەتە ناخانە لەگەڵ ئەو جاهتێ ئێمە ئەم خۆخەریکردنە ناخوات و دوامان دەخات بەو دەلایلەیە پێم وایە کە زەمینەی لە باشترە لە نێو کۆمەڵە بۆ تەردی ئەو فەرهەنگە و ئومیدوارم وا بێت و ئەوە گەرانتی کە بتوانین دەوری داهاتووی فعالیەتمان دەورێک بێت کە کۆمەڵە تێدا سەربەرز بێتە دەرەوە هیوادارم زۆر باشە کاک جەماڵ من پرسیارێکم نەماوە ئەگەر دەزانی شتێک کە ئاماژەی پێ نەکرا بێت نوکتەیەک قسەیەک کە هەیە لە کۆتاییدا نا من ڕاستەکە ئێستا زۆر تەمەرکوزم نییە دیارە حتما قسەبا زۆرە لەبارەتەوە سپاس بۆ تۆ سپاس بۆ هاوکارانت سپاس بۆ بینەرانی عەزیزی ئەو بەرنامەیە هەروەها ئومیدوارم ماندوو نەبن و دەستان خۆش بێت زۆر سپاس بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە گەشتینە بەشی کۆتایی بەرنامەی تایبەت کە سەبارەت بوو بەرەو پێشچوونی کۆنگرەی هەژدەی کۆمەڵە کە لەوێدا باسمان کردووە کە زەرورەتی کۆنگرەی هەژدەی کۆمەڵە چی بوو و ئینتزار چییە و چاوەڕوانی چی و دەبێت چی بکرێت
لەگەڵ میوانێکی زۆر بەڕێزمان کاک جەماڵ بزۆرپور ئەندامی کویتەی ناوەندی کۆمەڵە لە دوو بەشدا تاوتوی قسەکانمان کرد و پرسیارەکانی جواب داوە. زۆر سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوو تا بەرنمەیەکی تایبەتی تر هەر شاد و بەختەوەربن و ماڵاوە. کاک جەماڵ دەست خۆش.